بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. أم كاتتان باش خوش حالم بوي كامرو لخدمت ايوي برز و خوش ويستم بو پێشکەشکردنی ئەڵقەیەشتر لە بەرنامەکەی خۆتان، بەرنامەی دوانگەی خەڵک و بەرنامەی کە ئێوە دەتوانن بە ئازادی قسەی خۆتانی تیا بکەن و ڕاو سەرنجەکانی خۆتانی تا باسکەن و بزانن کە ئاخۆ لە هەرێمی کوردستان چ دەگوزارێ. ئەوەی کە جێی بەڕاستی داخە ئەوەیە کە بۆچی دەبێ فەرمانبەرانی هەرێم یاخود موچەخۆرانی هەرێم یا خەڵکی هەرێم بەڕاستی ببێتە قوربانی گەندەڵیەکانی ئەم حکومەتەی هەرێمی کوردستان. باش بابەتەکەی ئێمە ئەوەیە، ینی کە ئەمڕۆ دەمانەوێت باسی لێوە بکەین، ئەوەیە کە جێگەی داخە ئەمڕۆ 28/8/2024 یعنی ڕێک دوو مانگ ئەگەر ڕۆژێک کەمیان دوان دوو مانگە موچە نەهاتووە. دوو مانگە خەڵکی کوردستان چاوەڕێیە کە ئاخۆکەی حکومەتی هەرێمی کوردستان ڕێک دەکەوێت لەگەڵ بەغدا بۆ ئەوەی کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بێنن. خۆیان باچیان نییە، خۆیان گوێیان لێ نییە، چ دەسەڵاتدارانی ئێرە و چی بەغداش باچیان بە میلەتی هەرێمی کوردستان نییە. ئەگەر باچیان پێی هەبایە، ئەگەر بێ و خەمیان باە، بە تایبەتی ئەمە قسە لەسەر کورد و لەسەر دەسەڵاتدارانی کورد دەکەین لە هەرێمی کوردستان و قسە لەسەر ئەو دەسەڵاتدارە کوردانەش دەکەین کە لە بەغدان. ینی معقولە تۆ لە وڵاتێک کە بودجەی 3 ساڵ دانرابێ لە بەغدا، بودجەی 3 ساڵ پەسەند کرابێ، بەڵام فەرمو ئەوە ئێستا دەگەینە مانجی 9 هێشتا موچەی مانجی 7 نەهاتووە. ئەی بیرێک لە ژیانی ئەو خەڵکە ناکەنەوە، بیر لە ژیانی کرێسیەک ناکەنەوە، بیر لە ژیانی نەخۆشێک ناکەنەوە، بیر لە بژێوی ژیانی ئەو خەڵکە ناکەنەوە. ینی بەڕاستی ینی بەداخەوە زۆر بەداخەوە کە ئێمە ئێستا کە دوو مانگە موچە نەهاتووە و خەڵکی کوردستان باجی ئەو هەموو ناڕێشی و ئەو هەموو گەندەڵیە بدەن. کاک ئاڵان لە سلێمانی فەرموبرا. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. كاك ئاڵان بخير حتنود دكم لبو برنامجك. سپاس دەکەم قوربانت بم بەڕێزی برای گەورەی. سپاسی جناب دكم. من سپاس تۆ دەکەم بەڕێز. بەڕێزاتم پێ بدە بەڕاستی تەوەرەی زۆر 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 گرنگ و لە دێ خۆی دانایە ئیمڕۆ. سپاس دەکەم فەرمو. کاکە ئەنوەرجان پێویستە ئینسانی حەقانی و ئینسانی خوایی و ئینسانی مرد و ئینسانی نەتەوەیی حقیقەتەکان وەکو خۆی برێتە. جوانە. بەڕاستی ئەمن بەش بە حاڵی خۆم دەستخۆشەکی گەرم دەکەم لەو حکوومەتەی بەغایەی کە ئاوە لێپێچینەوە لە دزوو ئێستا پێ دەڵێن بۆ کاکە ئێستا کەسی دوای من ئەوە مزادەم بەسەردانەکە باوەڕم پێ دەکە 11 شەهیدم هەیە لە دروستکردنی ئەو حکوومەتە کوردی 11 شەهیدی نێزی. بەس من حقیقەت دەرێم پێویستە ئینسانی مر حەق برێ، نە بترسێ، نە ماساڵچی بی، نە گەندەڵچی بی و نە ڕاستەکانش بەلا ڕێدا بباتن. کاکە ئەوە لێپێچینەوەیەکە لە دزی بەسەڕاحەت پێ برێم ئەوە گەندەڵی نییە. وەڵام سەرم لە یەکشت دەرناچی کاک ئاڵان. بەڵێ حکوومەتی عراقی لەلایەک دەڵێ زیاد لە 30,000 ناوی زیادە لە لیستی موچەی هەرێمی کوردستان هەیە کە نردویانە بۆ بەغدا. لەو لاشەوە بۆ دیعای ئینتیخابی و هەڵبژاردن زیاد لە 38,000 مامۆستایی وانە بێژ دەکەن بەگرێ بەست. ئەمە مەتەڵە، ئەمە چییە؟ کاکە ئەنوەرجیان خەڵک لەو شتە پرۆپوچ بێمەعنا و لوعبە یاریە منداڵانە پێپەر بووە. میلەتی کورد تازە تەواو میلەتێکی عاقڵ و هۆشیارە، تەنها پێویستی بە یەک حەڕەکە و جوولە و پاڵپێوەنانەکەی کە ئەو دەسەڵاتە گۆڕ بە گۆڕ بکە. مەجموعەت با پێ دەڵێم زۆر ئاساییە بە 50,000 و بە 100,000 و بە دەمارچە و ئەو شتانە ئەوانە خۆفرۆشەکانی جارانن کە جاران پێمان دەگۆت جاش یا پێمان دەگۆت بەعسی یا پێمان دەگۆتن نەفزنزم. ئەوانە بە لە هەموو سەردەم و زروف و زەمانەکەن دەنگ بدەم بە خەڵکانێکی ئەلەو شتێوانە. پێویستە لەسەر میلەتی کورد پێویستە واجبە وەڵڵاهی وەکو نوێژ فەرزە ئەگەر هەڵبژاردن کرا بەکی دەنگ بدەی بە دژی ئەو دەسەڵاتە دز و گەندەڵ و مافیا. کاکە مامۆستای ئاینی کوشت، کاکە پیرۆزگاتەکانی میلەتی فرۆشت، کاکە خێر و بێری ئەو میلەتەی هەموو دزی، بێوەژن و خانەنشین و هەتیوی هەمووی سووک و ڕسوای بن بەرهەتا و
معاشی 50 ڕۆژ و 100 ڕۆژی کرد چی ماوە بە میلەتە بکات بەڕاستی عیبێ فەرمان بەردەوام دەستەکانت خۆش کاک بەڕاستی کاک ئەنوەرجان ئەوە لە هەر وڵاتەکی تر بایە والله جێگەی قبول نییە والله لە هەر شوێنێکی دنیا با قبول نەدەکرێت بە میلەت و بە موسەخۆر محاسبەی ئەو دزی ئەو ئاخرەی دەکرد هیوادارە موسەخۆران لەو مافڵی خۆیان بێدەنگ نەبن زادە و شەقام و دائیرە و بەردەرگا و هەموو شوێنەکیان بگرن موسێمانجی حەفتمان دەوێتن باشە ئەوانە بە سڕوویەک سپینێکە دێن خۆیان انتخاب دەکەن لەوەی خەڵک دەنجیان پێبدا یعنی دزیتان لێکەش بۆ دزیەک کە بەخا لێکەشو کردینە پێویست بۆی ناکات برێ وەڵی ئەوە ئەولانێ و ئەولانێ لە هەرێمی کوردستان پروپاگەندەمان لە بۆ دەکەن دەستەکانت خۆش کاک ئالانجان زۆر سوپاست دەکەم مامۆستا عەبدوڕەحمان لە هەولێر سڵاوی خوات لێبێ مامۆستا عەبدوڕەحمان چی وای کرد کاک ئالانێک کە دەڵێ 11 شەهیدم هەیە بۆ ئەو کوردستانە ئاخر 11 شەهید یعنی بەڕاستی گاڵتە نییە 11 نەفس 11 مرۆڤ 11 کەس لە خێزانەکەی شەهید بێ بۆ ئەم هەرێم و بۆ ئەم ئەزمون و بۆ ئەم وەزعی کە ئێستا هەیە کەچی ئێستا ئاوا دڵپڕ ئاوا تووڕە لەم دەسەڵاتە ئەمە یعنی چی؟ اولا السلام عليكم صلاة لسراطاي بيستر وكادر جنابت وارهمو زۆر سپاس بە قوربان جنابت ئاگاداری بەشەریەت دوو بەشە یان خۆی قوربانی بەرژەوەندی گشتی دەکا یان بەرژەوەندی گشتی قوربانی خۆی دەکا ئەوەش ئەو پەڕی نەرجسیەت و ماکیاڤێلیەتە يعني ما مصاتو جنابت حتى المطلع يسأل ماكيافيلية دمه الطارق بلا بطلان يا فكرة ويسأل تطبيق مفتاح إذا عليه أصعد جنابت هكذا طبعا بالطريقة هي واقع فينا هي مثالية برطار يعني الرطار ذكا هي بالحياة بزيء هي لو بداخل وزوربي إما لوهم دا دربين كدلين للرجال صندوق انتخابات غورانكاري أنزام بدري أو يسأل مستحيل هرا بدينا عطوكان عادة هر أمانزك ما مصدرين أمراض بفويها كاك عبدالرحمن دنگت زوزخ أمراض كبدوكت بميردري هيز إن القوي بكل أرض يتقى وأعد لهم ما استطعتم من قوة ما إن من كان ضعيفا أكلته الأقوياء مشكلة ما أو برايا محترمة وشهيد كانوا هم شهيد كانوا كردستان غرق رحمة خوي كردية أكيد يعني ولا تخرج من يقتل في سبيل الله أمواتا بل أحياء عند ربهم يرزقون وهموما أو آيتين وشينا قاموش مع النبي البشرك ما ديزانين ولا تحسبن الله ونيا إذا مشكلة كلك شيء أجر أمت ورواني صندوق انتخاب بين خوان شاهدة مستحيل قران كاري دبي إن شاء الله ما وسجن قالك ممنون سپاس دكم كاتب يدم زاري چتر كاك بولاس لاوي خواد ما عبد الرحمن سپاس دكم كاك بولاس لاوي خواد لبي سڵاوی خوا لە برای بەڕێزم لە بینەرەکان لە کارمەندەکان لە هەموو کوردێکی دڵسۆز و ڕاستگۆ هیوای تەندروستیش بۆ دەخوات قوربانت بم ئەکشت لە قسەکانی مامۆستا عەبدوڕەحمانی باش بەرژەوەندی کرد ئێمە زۆر جار گوێبیستی ئەوە دەبین لە دەسەڵاتداری ڕەقەمیەکی ئەم وڵاتە یاخود با بڵێن لە دەسەڵاتدارە ڕەقەمیەکەکانی ئەم وڵاتە لە خواری ئەوان دەڵێن بەرژەوەندی گشتی گەل خەڵک باشە بەس پێم بڵێ بۆ نمونە ئایا بەرژەوەندی ئەم میلەتە داماوە لە چیدایە کاتێک کە 2 مانگە تۆ موچەی نەدەی و ئەم هەموو پارە و سەرۆت و سامانەش هەیە دەستخۆش بۆ ڕوونکردنەوەکەت سپاس جارێ ڕای بەندە ڕای کوردێکی نەتەوەیی موسڵمان شەرم لە هیچ عەرەبێک و ئەوانەی لە دەور و پشتی عەرەبەکانی هەولێرن لەم لاو لەولا قسەی دەشیاو دەکەن باکمان بە هیچ کەس نییە چۆن موسڵمانێتی خۆمان لای پیرۆزە کوردایەتێکەشمان تا ئێستا لا پیرۆزە چاخۆخاشە هەڵگرن نیە ئەمە کوردێکی موسڵمانی کاریگەری هیچ عەرەبێکمان لەسەر نییە کاریگەری عەرەب نە تورک نە فارس نابی کاریگەری کەسمان لەسەر بێ لەسەر نییە عەراقیش فریشتە نییە عەراق فریشتە نییە بەڵام ژینگەکە چیە کاکەنوە ئەوە لێرە دەبی ژینگەکە چیکەینەوە ئایا دڵسۆزەکان بەڕاستی دڵسۆزەکان دروشم و کردنەوەیان یەکە تۆ نووسیتە بازی گەندڕەڵی حکوومەتی هەرێم دەدەن
کاکە باوەڕ بێ زیاتر لە 1500 ساڵە بازی ئەوانەی خۆیان کردوتە بازیوان دەدەن ئەوە باڕ یەکلا بێتەوە چۆن 1600 ساڵە زیاتر لەسەر شەڕی تاقێران و بگرا دەدابەش بوون بەسەر سەفەویەکان و عوسمانیەکان ئێستا ئەوەیە هەرەی سونەی عەرەبی هەرەی شیعە دەبەری سەر هەرەی سونەی عەرەبی ئەمە سەر ناکەم ئەو کەسەکە دابەش بوون لە بەغدا برای بەڕێز لە بەغدا ئەی کورد نەچوو بنیاتی ناوە کاگەنەوە کورد عێراقی بنیاتە ناوە عێراقیان بنیاد ناوە و ئێستاکەینەوە باخەلەکە لە چێە دەواتە درێژە پێدانی 1500 زیاتر لە 1000 ساڵە ئەوە کورد بێسەرکردە بووە بێگەورە بووە تاکە خۆت فەرمووت ئەوەم پرسە لە بەغدا هەیە ئیش و کاریان چییە پێم لێ کۆبوونەوەیان کردو بە ناوی لایەنە کوردیەکان کە نوێنەری کورد کاگەن وەرە بوار بدە برینەکان دیارکەین برێنەکان وەڵە جا ئەم هەموو بەرپرسە باڵایە لە سەر و کۆمەڵ تا خوارێ بابزین ئایا بە قسەی تۆ بڵێن وەکو چۆن تۆ دەڵێ ئایا کۆبوونەوەیان کرد بڵێن کاکە بابزین ئەو گرفتە لەشوەیە ڕەحمەت لە هەموو مردوەکان هەمووی دەڵێ پارەکەی خۆم بە هەبێ ئەوەی کە کەیفی خۆیەتی بەوەست ناوەستن لە بیریان چوە لە بیریان چۆ لە بیریان دەدانی هەموو لە بیریان چوە دوێنەری میلەتە ئاخر نوکتە کاکە ئاخر نوکتەی دەستی فەدەت بیست ئاخر نوکتە بیستیان بڕون لە دوێنێەوە تا ئێستا عێراق مودەی دوا دەخێت ئەیگوت بیست نانێرن ئێستا نوکتە ئاخر نوکتە حکوومەتی هەرێم بۆمان هەست لیستی نەناکوە مودەی ناکوە دووارە نوکتە دووارە عەقلی کوردی بگەیە و ئاستی ئومێدت بە بەغدادی ئەو عەقڵە داماوە ڕزیوە دووارە ئومێدت بە بەغدادی بە بەغدا موسەی مانچە هەستی نەناتوە موسەی نەناتوە موسەی ناتوە دیو پێم ڕۆت بوو دیستی مانچە حەوتی ناتوو موسە نەتەواتە دیستە نێری موسە نانێری بەڵامەکە دیستە نێری دەستەکان خۆش کاک پۆڵا سوپاست دەکەم کاتتان پێ دەدەم بەڵام خەڵکیەکەش دەستە هێری پەیوەندی وەستاوە ئەو نوکتەیە زۆر گرنگە بەڵێ دیستی نەناتوە موسەی ناتوە دیستە نێری موسە نانێری ئەوە عێراق و داماوانێکی ئومێدیان بە عێراق پێدوانیە چەندە ئەوە پێدوانیە لە نەبوونی خۆمانە ئەوان هەن دەستەکان خۆش بێ دەستەکان خۆش بێ کاک پۆڵە زۆر سوپاس کاک پۆڵە کاک مححمود لە دهۆک یان هەولێر لە دهۆک بڵێ کاک مححمود سڵاوی خوارد لێ ببرا کاک مححمود لە دهۆک ئەگەر گوێ لێ دەنگ مە سڵاوی خوارد لێبێ دیارە پەیوەندێکە کاک مححمود پسرە بە هەر حاڵ بەڵێ گیان بەڵێ کاک مححمود وەکاری کە وشی ئەم فەرمانبەرانکەرین دەکەتەوە بە سوچی فەرمانبەرەکانیشی چۆن ئەوە کە لە کاتی دەنگداندا حزبی ئەو زوڵمی ئەو دەسەڵاتە کردووە لە ئەم فەرمانبەر ناکەتەوە ئەمە انتخاباتە بابەکەم بە انتخابات بەدەنگی دەنە ئۆپۆزیسیۆنەکەی ضربەی زۆر لە دەسەڵاتەکە ماسەکەی فەرمانبەران ئەپارێزن. سلام علیکم ورحمة الله وبركاته. علیکم السلام ورحمة الله. بەڵێ گیان زۆر سوپاس کاک مححمود دەستەکان خۆش بە قوربان چێمان لەگەڵا کاک حەچیم هاوڕێ حەچیم بەڵێ بەڵێ کاک ماڵەتاکیان قوربانم قوربانی تۆ بم فەرموو سەرچاوم باوانەکە ئەحواڵت چۆنە قوربانم ئێوە باشنی بەباش سەلامەتی سوپاس کاک هاوڕێ حەچیم یعنی ئێستا وای لێ هاتووە خەڵک هیچ ئەمەل و ئومێدێکی نەماوە بەو دەسەڵاتە کە دوو مانگ جارێک موچەیەکی پێ نەدرێ ناکە حاجی با یەک قسە بۆ بکەم بەڵێ بە گەورەی خوا لەوانەیە کفری ئەم قسە من بیکەم خەڵک باوەڕی بە نوێژی کورد نەماوە بە نوێژەکەشی نەما خوا ئاگادار یعنی بە نوێژی نیوەڕۆ بە نوێژی نیوەڕۆ کارە هاتیە بە بەرچاوی ئەم هەموو دنیاوە ئەم هەموو ئینتەرنێت و نازانم فەیسبوک و چیە ئەمانە حاشاکێکن ئەم ماگەرادن بۆ مانگێکی تر ئایەکانی ئەوە ئێمەی بێدەسڵات ئێمەی داماو ئەی قەینا ئەم هەموو حیزبە ئەگەر شەریک نییە بۆ خۆتانێتەوە لەم تێی نازەلامە بەخوا باکوم کەس هیچی بەدەست نییە ئەم کوڕی کاکە مەسعود نییە بەهاتی ئەو خوای یەک کەس هیچی بەدەست نییە کەس نایبێت لێ هیچ بێژی لەوتەکە هەر ئەوە دێ
ئەوە بەندینە ئاوادێتە ئەوە معاشە نایە یعنی بە نوێژی نیوەڕۆ ئەمپی ئەوە تعدا لەم خەڵکە ئەکا هەتا کەناڵە بەڕێزەکەی ئەوەی شو ئەمە کەیترش لەک زەلام لە هەولێرۆ لە دووەکە نارن مخابەڵێ بکەن ئیلا هەر تنوورەکەی خۆمانە باشە ئەم پیاوە گەرەکێتی چی بکا لە میلەتە بۆ بێ منەتە یعنی گەرەکێتی دوای خۆی چی پێبێژن چی تۆمارەکە لە مێژۆکەی خۆیان کاکین کاک ئەی ئەوە نیە من لە هەولێر وەستاوم قسە دەکەم قوربانی سەروم ڕاستە فەرمووی ئەمە قسەی سەر تەلەڤیزیۆنە ئەی بۆ مانگیان ناکەن بێژن باشە بۆ ئەم میلەتە بۆچی والیاکەن یعنی زۆر بێمنەتن لەم میلەتە معاش هاتێ وەڵامەی مانگی حوتەی مانگی هەشت ئەمە لەو ئەو شتەڕەکەی تر سێ مانگی تریان خوارد خوا لیان قبوڵ نەکا خوا لیان قبوڵ نەکا خوای گەورە دەستەکان خۆش کاک هاوڕێ زۆر سپاس دەست بەکۆیە مام زەوهەر سڵاوی خوا دەبێم کاتت باش مام زەوهەر بەڵێ سڵاوی خوات لێبێ ئەم کاتت باش سڵاو لە جەنابەت جێ لە من بێ سپاس فەرموو پرسیارم لێ بکە دەرەن شەق و برسێتی کورد لە مەیلەتی غیرەت لەکوێیە بۆچی بێدەنجی سەرمە بۆ کوردان قبوڵی دەکا کوردە ڕاپەڕە خۆت ڕزگار بکە کۆمەڵێک مافیا خوێنت پڕ دەکەن تاکیان پێنێ وا برسیت دەکەن ئەوانە ئەنفاسی دووەمن ئەوانە ساگردەکە سەدان بسێنن یەکێتی پارتی گۆڕانی ژایدان هەر سێکیان گەندەڵن سێ حزبی گەندەڵی مافیانە بەڵام کوردەکە لەوان مافیاترە ئەگەر مافیانی لەیان قبول ناکەن ماقوڵنی هەموو ڕۆژێ وەکو گشتەکەی هاتی لێرەکەن هەموو ساڵت دووسێ مەحاسی لێ دەخۆن ئەوانە کاتم برسی خوابن هیچیان نەبوون کامیان بۆنی باڕوتیان لەواتە کام سەرکردیان هەر هەمویان لە ئێرانە کەوتبوون لە برسانە خەوتبوون ئێستا کە ملیاردێرن کوردیش وا هەڵدەدێرن ئەخە چونکە لەسەر کۆمارتەوە گەندەڵدا هەموو حزب سیاسەکان سەرکردەکان هەمووی بەرپرسیارن سەرپرسیاری ئەو وەزعی ئێستانە داوی لە خانەنشینی منە موشەکەم نەداتێ ئێستاد بەسلوی لە فەندی کات بابی لە فەندی کات قوباسە فەندی کات نێتی لە فەندی کات نێتی مەچ و تەفسێری بدێ عەلی حەمە ساڵحی وەرە ئەبژێنی من دابی مکە سەر بە بۆ ئێوە بۆ دەرەن ئەمە سەرکردەی ئێوە سەرکردنی بەڵام ئەمریکا بێ ئەخلاقە برسیان بە تورکیا بێ ئەخلاق بە سەروێ ئەوە حاربانە نعلە لە هەر سێ ئەحزابی سیاسیاندا بە سەرکردەوە بەسەر و کۆمارتەوە بە ئەندام پەرلەمانەکانیەوە هەر هەمویان دست مام زەوهەر زۆر سپاست دەکەم کاک هاوڕێ سڵاوی خوا دەبێت لە سەمسەماڵ کاک هاوڕێ سلام علیکم عەلیکم السلام وەرەحمەتوڵڵا کاک هاوڕێ هەر یەکە و ڕاوسەرنج و بۆچوونی خۆی دەڵێ سەبارەت بۆی کە ئێمە ینی وا خەریکە دوو مانگ تێدەپەڕێ تا ئێستا موچە نەهاتووە جارێک بە شێوازی قسە دەکەن و جارێکی تر بە شێوازیش تر بەغدا هەرێم تاوانبار دەکا هەورێ هەرێم بەغدا تاوانبار دەکا ئایا ئەم گەمەیە تاکەی ئەمە خۆم فەرمانبەرم پێش بەڵێ ئەو دەسەی خۆش بێ یا ڕەبی خوایە ئەو مەحاشی مانگی خەڵکەنەیە بۆ کە هات گوێ لێمە بەڵێ گوێم لێتە فەرموو کە مانجی موچەی مانجی حەوت و هەشتیاندا ئێمەی گەمژە بە هەلهەلە لێیان جوانەکەی سنووقەکانیان بۆ سەوز خۆش و دەرخۆشەکەین گوێ لێمە یعنی تۆ دەتەوێت بڵێ کە لەم هەڵبژاردننی ئەو جارە دادێ با خەڵک بزانێت کە چۆن تەعامل دەکا ئابات هەمێ بێ لە منەوە لە خۆمەوە کەوا گوێ لێمە یەکەم کەس منم ئەم مانجیم حەوتە و هەشتە بدایەشێتی و پارتی گرێی خۆیانە بنەوە کاتان جەکەن سنووقەکان سەوز خۆش و دەرخۆشەکرێن باشە چونکە لە منەوە بۆ هەمومان کە گەمشەین ئەگەر گەمژەن دقت بدە ئەو کەناڵیەوە ئێوارانی تر زۆر بەزووی وەرئەگیرە ئێستا چونکە هەمووی تەنگە تاو بووینە بۆ مەعاشەکە چەند دقەیە محاوەلەکەم بەجاکە بۆ مەرجیشە باشە ئەم فەرماندەرە بن دیوار و گەندەڵانە چیە هەمووی خزم و کەس و کاری من و تۆ چێ خۆ هەمووی زۆری بەڵێ ئەفغانی سووری و ئێرانی تایە بە پەنجەی دەستیشمێرێ بەڵام زۆربەی زۆری بگەڕێنەوەی لە کەسوکارەکەی من اینجا هیچ تۆ شاهدێ باشە ئەی کە من چاو بنوخێنم لە ئاسی کەسوکارەکەی خۆم و تۆ بنوخێنی ئەو خوایش بۆ سەر عەسەوە بۆ ئاسمانەوە ئەو دەسەی خۆش بێت باسی وێچێتی خۆش بێت چونکە ئێمە میلیەت 6 ملیۆن بەناو میلیۆنی مسلمان تەمسیلەکەمان کرد دەرهێنەر و نمایشکارەکەمان بەماڵەی تاڵەبانی بەرزانیە ئەو دووساکەڵێ سویتە هەست وڵاتێکەوە سەیە حکومڕانەکەکە حکومڕانەکە تەمسیلی ئەو جەماوە مشعبە ئەکات باشە کاکە تازە بە تازە حي على الصلاة كاكي أبو ملايان دانيتن إيمش بكرين بحمي شيء قرأ والله حق الرئيس اللي يبوق الملايكة جاز أشميري قادراي تشتي ملاك هن بشكين شهر بدريان كي طول الملايا لسر من بربي 2000 كالجولو بري
دانیشەی تۆ لە تۆ بگرێت تۆ نەوێری جرئەت نەکەی کورە بڵێ دەیاڵا دەیاڵا ئێک حەلێکە کورە خوا ئەمە قبول ناکە کورە پێغەمبەر ئەمە قبول ناکە کورە ئەگەر ئەم شەکە مەلاو خرتە مەلایانی ئێستاکانە لە زەمانی پێغەمبەر بوونا صلی الله عليه وسلم والله ڕەبیزیان من و تۆی خود باسی کەس ناکەم بە 200,000 ساڵی دیش وسیار نەئەگەشتە من و تۆ زۆر سپاس دەکەم قوربان بم دەستەکانت خۆش کاکە ئاسۆ سڵاوی خوات لەبێت لە سلێمانیم کاتت باش کاک ئاسۆ سڵاوی خوا لە بەڕێز بە قوربان دەستەکان قوربانی تۆ بم زۆر سپاس دەکەم بۆ تۆ بۆ هەموو قسوورانی مسلمانی یا رب شتیوان بەخۆ تەوان دەستخۆشتانێکم بەڵام من پێم وا بێ ئەمە بەفتی خۆمەڵە من پێم وا بێ ڕەنگە لە 20 وەزعەکە لەمە باشتر بێ بەرەو خراپتر و بەرەو دووئیداری بڕوە بۆچی بەرەو دووئیداری بۆ مەگەر ئێستا یەک ئیدارەیە یەکیدارەیەکی بەڕووکەش یەکیدارەیە بەڵام بەزەقی دووئیدارەیەکە دروست دەبێت بەکار هات زۆر بەزەق بۆچی هۆکاری دووئیدارەیە ڕاستەقینە کە دروست بێت لەبەر چی برادرانی پارتیەکێتی زۆر بەزەقی چکە ئەگەر خەڵک نەچێت دەنگ نەدا ئەوە ئەم دەسەڵاتە با بزانێت دنیای دەرەوە ئەوروپا و ڕۆژاو ئەمریکا ئەمانە چی بەم پێ دوایە ئەو دوو دەسەڵاتە زۆنی زەرد و سەوز دژی یەک بن و دوژمنی یەک بن کات حاجی دوژمنی یەک نین دژی یەک نین بەڵام مەسلحەت و پارە دووئیداری پارە کۆی کۆبنێتەوە پارە دووئیداری دروست دەکاتەوە کات حاج دەسەڵاتی چەندی ناهێڵن و ئەو برادرەی زۆنی زەر کە هاتۆتە ساحەوە ئەگەر بێتەوە یادمان زۆریانەوە ئێمە زۆنی سەوزەڵێ ئێمە بۆ نە بە سپر ناینە یاری پێشترەوە گۆڵە کرابێ ئیستەش برادرانی زۆنی زەر پێیان وایە گۆڵەکە زۆر زیاترە و ئەگەر پێیان هەزم نەکرێ ئەو هەڵبژاردنە زۆر ڕوونواشترایە لە 20 بە ولاوە دووئیدارەیەکی زۆر زەق و ڕوونواشترا دروست دەبێتەوە زۆر سپاس کاکە لە ئێستا باشتریش نابێت کەس نەچێت دەنگدا باشترە زۆر سپاس کاکە ئاسۆ کاک هەنگاو لە چۆمان سڵاوی خوا دەبێم کاتت باش السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته برا کاک هەنگاو پێ دوایە کە بۆچی دەبێ بەو شێوەیە مامەڵە بکرێ و بۆ دەبێ فەرمانبەران باجی ئەم هەموو گەندەڵی دەسەڵاتدارانی ئەم هەرێمە بدەن بەڵێ بۆی ئەسلدا ئەم دەسەڵاتە سیاسەتی بە کۆیلەکردن سەیڕەوە کات هەر وەرە موچە قۆرەکان موچە قۆرە هەیە قەرزدار نەبیت ئەو موچەیە کە دەهات پێی غەدر بوو بیانداتێ ساڵانی ڕابردوش موچەکەی کە لەگەڵیان دەخوارد دەکەپیان لێ دەستاندەوە بە هیداچیان دەبرد هەندیان بینا و دەبرد و دێیان هینا و دەبرد و ئێستاش کارتی دەنگدان بینە و ئەوە بینە و ئەوە بینە و سیاسەتی بە کۆیلەکردن ئەمانە سەد پێغەڵیان کردووە کۆیلەی سەردەمی فێرعەونی فێرعەونەکانی سەردەمی ئامون و وەلەگە کۆیلەی سەردەمی ئێستا جیاوازی هەیە کۆیلەی سەردەمی ئێستا بە شێوازەکی تر کۆیلەکراوە ئەو سەردەمی پێشان بە شێوازەکی تر کۆیلە ئەکرا لۆ ئەوان لۆ ئەم دەسەڵاتە هەرێمەی لێوان حەڵاڵە حکومەتی بەغدایە شریکن لەوێوە شریکن بە سەدان کەس ڕەنگە بە هەزاران کەس موچە خۆردن بە ئەندام پەرلەمانەکانیانەوە بەسەر کۆمارێن بە ئیتر بەڵام خەڵکی هەژاری قوربەتەری نەزان ئەوەی نەزان باشێتی ئەو هەموو گەگەسیدای یەک ئەندام پەرلەمانیان بڕوا کارەساتێکی زۆر گەورەیە زۆر گەورە لۆ بەغدای یەک بۆ هەرێم پر خەڵکی کوردستان پر ئەمانە نیوەی خەڵکمان مرد بە خەمیوان نیوە خەڵکی مرد ئەوانە بە چیرۆکردن بە سیاسەتێکی ژەهرانی هاتنێتە حکوم و دەسەڵاتیان وەرگرتووە ئەمانە دەستەکان کردیتە کۆیلە بەڵێ ئاوارە بوو خۆتیان کرد بەرەو وڵاتان کاکە حەتا سیارەی دەرپرسیان هەیە گران بەهاکان یەک پارەی یەک وەزارەتی بەڵێ ئۆتۆمبیلەکانی ئەوانە دەستەکان خۆش کاک هەنگاو زۆر سپاس بە قوربان کاک محەممەد لە هەولێر سڵاوی خوا دەبێم کاتت باش السلام عليكم وعليكم السلام ورحمة الله سپاس بۆ تۆ دیارە من پێم خۆشە فەرمانبەرێکم حکومەتەم پێم خۆشە حکومەتی عێراقی یەک دیار نەمێت بۆچی
لازم كي خلصي أمشارها خلصي كردستانها كي جدا بالبداية أجا خلصي جدا خلصي سيبين خزناك خلصي يعني خلصي ليه دنجك أجا ليه خلصي الشبكة تسرع وسلونا شبكة تسرع وشقانة تدرس كده دار النباركان دبا كان عندها رجال خلقة تقاريرها پێدوایە خەڵک پارەی هەیە یان بێدەنگە خلق تاريخها بينا بدأت يعني نقدر أو على بتساوي أم لها أو على خلانا أنت دخلي بيعني هذا ارتكاز السيما هذه السيما يعني نقدر خلق تاريخها بدون كنا تتسريان بدي خلق متى تسريان كافله يسرد بها بدي خلق متى تسريان لما تساوي أم من تروح لما جرى قرار عليها من اللي شخص ما قارن ده تسريان جرى ولا يسقطها بلا زيادات حقوق العراقي توصل اشتري زيادة بس خلق كثير هذا بدي تسريان لكن وما يقدر ما فيها وفي معلوم قال ما هي بيخوي هو قال خارج إيش دخل يعني متفقات السي دوغ يعني متفقات السيفين أو قبل الشوبي دەستەکانت خۆش بە قوربان زۆر سپاس دەکەم بەڕێزی کاک محەممەد دە چەمچەماڵ سڵاوی خوا دەبێم کاتت باش فەرموو کاک محەممەد. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بريزي كاغن ورجان ميمانه بخير. قرباني توبم. سپاس. شاوكم بريزي والله ما من ورجان. جان. توزي مزالم بدا. فرمو. والله كاغن ورجان خطارة حتى بلين شورة. نأتي قاسا غفروشن. أو طاري لحكمة العراقي ورقين. أي كاتب بو إما أمانة من هاوردو يشي شركة بيلاوي سبريزة فانا بو أو كاتا مدتكيان أزيان بقو مرقكان هستا شرعي برايب خليل ما كل سر برايب خليل يبراوي أيو باردار بو أي إستا أم باري شريكن أي جابة تركيا لبراوي خوي لدسرات مينيتوا پێدوایە ئێستا پارە و سەرۆت و سامانی ئەم هەرێمە بۆ مانەوەی دوو دەسەڵاتداری هەرێمی کوردستانە بۆ خەڵک نییە؟ بەڵێ بۆ ئەوەیە ئەجا دا نمونەیەکی جوانش دێنمەوە لە خۆمەوە لە میلەکە لە ئاسایش و پێشمەرگە و شوستە و حەریق و مرور و هەموویەوە ئەگەر کۆیلە نین بابجان ناراضي بين بابجان داوام نكن بابجان اگر منو تو بدوا نكوين وشو كسو حكم داري اكريه حكم داري ناكريه بشيء يما كويلين هاتشي كل كويلين كويلين نبي اما قبولناك بله بلا جوانكم يما نحيا نحرمت ما حر راتب هل علين راتب او بوي واكن ما خاشي على فكر ما بدهم ما جيت تشريع بدوا بيني كنت عربيات هل استوى ما لهاتوا عربيك ما لوا خوش الأول عربيك ما لوا خوش الأول بو لبي أوي أمان وين ما كدوا لما عرب ما خوش بس أمانة وين ما كد كجوز منك خوش ما خوش بيه واي روز حرمتي جايبوا برنامج سپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ زۆر سپاس کاک حاجی محەممەد لە سۆران حاجی ئەحمەد بەڵێ برا کاک حاجی سەلامی خوا دەبێ عەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵا چۆنی؟ حەزی مامۆستای خۆشەویست چۆنی برام باسی؟ قوربانی تۆ مۆزە چۆنە؟ وەڵڵا سەڵاوی خوای گەورە لە تو لەو برادرانەی پەیوەندیان لۆ وەرگرتێم لەو بینەرە بەڕێزانە لۆ تەواوی خەڵکی مەزلومی کوردستان لە جیاتی ئەوەی کە گوێی لێ دەنگمە سپاست دەکەین مامۆستای بەڕێز تعنیم نەتو زۆر خۆشەوێ خوای گەورە خۆش دەوێ ئینشاڵڵا سپاست دەکەم لە گەورەی خۆتە ڕیشەتی ڕەشت پێوە بۆ جارشم باسەگەڵ کردی لەگەڵ سەرۆکی حکومەت ئەو کاپسەت کردی وەرسەر معاسی داوە تەواو نابی و نابڕێتەوە مامۆستا بەس ئەمێ زۆرەشتی دیە پێم خۆشە بەرنامەی لەسەرەوە دانێ کێشەی موچەی دانابی باس حەزەکەم لەسەر ئەو ڕووفاتی ئەو شەهیدانە 8,000 بارزانی بێتاوان پێشمەرگەنم بەس ئەوەی زەمانەی سۆریان هەبوو حایدی ماڵی بابۆی بوون هەموویان لە ساڵی 83 شوین بزرکردن 11,000 نازام 12,000 پەیلی بوو شوین بزریان کرد برا بە ڕێزەکەی من ئەوەن پارەکرا 182,000 کەس
لو كردستاني بيسر فكران زير خونكران خط ظلامة نبو أريبرا بامرفات أو مسلمان البينينوا با معاصي وين لو دابينتين كشمن كوتي مناو غاز كيميائي كوتي مناو شريزات عسكري دوزار مال صوتا طالان كرايما او زلاماني مال من يا صوتان ديا او خلقاني مسلمي ان انفال كرديا لبرتاي من يا خلق لباران كرديا النظمو داران داديا لين هدو دبر كان في خوش بزاني كاك حاجي جان 182,000 ئەنفال و فەیلیەکان و بارزانیەکان و چیمیا بارانی هەڵەبجە و بادینان و سۆران و هەرچی کرایە زوڵمێکی گەورە بووە دەرحەق بە تاک بە تاچی کورد وایە؟ بەڵێ جان بەتەکید باش حکومەتێکی زاڵمی بەعسی بەڕاستی جیاوازی نەکرد لە بینی سۆران و بارزان و کورد و هەرچی کوردە بە کوردی قسەی بکە ئەو لە ناوی برد وایە؟ بەڵێ بەس من یەک قسەکەم تەواو بکەم کارەسات ئەوەیە حکوومەتە یەک لە دوایەکەکانی عێراق کە زوڵمیان لە کورد کردیە جیاوازیان بە زەرد و سوور و سپی و شین نەکرد بە هەموو نەوەیەک ئەوەی کورد بوو قڕیان کرد و بەڵام خۆی پەروەردگار ئەگەر ویستی لەسەر بێ هەموو هەر قڕ نابێ بەڵام کارەسات ئەوەیە کە ئێستا ئێمە حکوومەتێکی کوردیمان هەیە بە جلوبەرجی کوردی بە زمانی کوردی بە چۆن دەڵێ هەموو شتێکی کوردی فەرم ئەوە وەزعمان دوو مانگە موچە نادرێ ئەگەر بڵێن پارە نییە بەخوا ڕازنێ پارە هەیە باشە بۆ پارە بۆ خۆیان و بۆ کۆمپانیاکانیان و بۆ خانەوادەکانیان و بۆ خۆشی و خۆشگوزەرانی خۆیان و بڕۆ بزانە منداڵەکانیان و خانەوادەکان لە چ ژیانێک دەژین کە هاتنەوە نانەبوو بخۆن بۆ ئێستا وای لێ هات بۆ ئەمە بیرەوەریەکانی زاڵمێک کە باس دەکەین دەین ئاوا زوڵمی لە کورد کرد بەس خۆ کاکە ئەوانە کوردن عزیزم مستا جان ئەمە پرسیار لە تووە گرتو لەناو ناکرد دڵم خەزم بوو بەسەم پرسیارێکی لە جەناب دەکەم ئەگەر ئەو حیزبە ئیسلامیانە هەبوو بزرگتر ئیسلامی عەرەکەی قورئان بە سەرپەرشتایەتی مامۆستا عەبدولحەفیظ و مامۆستا عەلی باقیر بوو زۆریزی بوون ئەمە لە ڕانیە ڕا لە دەروازەی ڕاپەڕێڕا بە ئەڵڵاهو ئەکبەر ڕۆیشتین نوختە بە نوختە و تاک بە تاک ئەو کوردستانی هەتاچینە کەرکووچێ بزانە لەوێ دوو برای ئیسلامی شەهید بوون ئێستا بڕاشیانە لای محەممەد حوسێنە لە ناوی کاکە و زانا لە کەرکووچێ لە نێویشی من شەهید بوون باشە گیانی من لە بە دوایی سەرکردەی ئێمە ڕابەری مسلمانان مامۆستا عەلی باقیر يعني ولا أو سرنسل أو زيادات أو مرداية تاكل بكيروجان لقلم دا كامل أو ما مصاب الرزانة أو تيا أو مردانة تسيجي خوان داي تقول لي زياد جان كرديا شر جان كرديا لا معاش جان تشي بسيطين شيتا لخان لا حوث ما يشيال برنا دري أو زلامان إن شاء الله كرديا وربران أم السلسلاني لكردستان يبون خويني خدشا حرب كرديا دەستەکان خۆش بێ کاک حاجیان قسەکان تەواو زۆر سپاس دەکەم کاک حەمڕەشید لە ژاراوە سڵاوی خوات دەبێم کاتت باش کاکە حاجیان ڕێزم بۆ کەناڵەکەت ڕێزم بۆ سافە بەڕێزەکەی بۆ دنیێران باشم الحەمدولە لەخوای گەورە بە زیاد بێ ئینشاڵڵا دەستەکان خۆش بێ ئەو خزمە زۆری مەوزوع باسکردنی هێشتمەوە کێشە نییە لە خزمەتدام کێشە نییە ماڵیاوەدان بێ بەڵێ جان کاکە تۆ لە دەسەڵات گەڕێت ئەمە هەمە بکەی دەڵێن حکومەت ناوەند لێناوە ئەمانە حکومەت نین ئەمانە فڕیان بە حکومداریەوە نییە بەس کەڵەگایی دەکەین ناومان لێناون حکومەت بە میلەتەوە پۆزیشنەوە بەڕاستی کەڵەگا دەکەین دەنا تەڵا وەڵا بلا حکومەت نین حکومت برنامهی هەیە توخوا حکومت و یاسا و قانون و دەسەڵاتی دادوەری و ئەوشانە تەبێ توخوا دیواخان و کۆمەڵایەتی بۆچیوە ئێستا زۆربەی کێشە دروست دەبێت دەچن لە دیواخانێک کابرای عەلی دەکەن ئەمە کێ حکومداریە جا لێ بگەڕێ با پەیامی بگەێنم ئەوە دێت بەڵام سەرم تەحەویل ماوە لە بینی دوو دەسەڵاتی بەغاوی ئەم دەسەڵاتەی خۆمان ئەمانیش حکومەت عەغازم پێکراون لە ئومەت متحیدەی عێراق لەبەرەوەی ڕەسیدی هەیە و ناوی لێنراوە حکومەت دەنا ئەوانیش خاوەنی خۆیان نین
ئەتوبە من ناڵی بە بەرچاوی وانەوە زیاتر لە 200 کەسی سەرکردایەتی ئەم حیزبە خوێن مزانە لەوێ پارەی وەردەگری بازی بۆ بەمە دەدا بۆ بە میلەتی دەدا بەرەوڕۆ ئەوڕۆ ئینزاریان داونێ مانجی عەود یەک پلەسی دیتا بۆ نامێرن چێ زەرەت دەکات لە میلەتەکەی بەولاوە باریان گوت بە ئێوە بڕۆنەوە ماڕی خۆتان بە ملیشکاتن پارەکان نادەینێ نووسەی وەز نادەین دەخەوازوان کێت کاکە تەواوکەیەکن کاکە ڕەزا دەکەن تەڵا بیللا وەڵا تەڵا چیزێک بە شەراوەندەی مەڕقی لەم دەسەڵاتە کوردی نییە چونکە بۆ دژمنی هیچ حزبێکی نین بەس ئەمە حکومداری نەبوو کردیان بەداخەوە چی وەزعی ناشرنی خۆیانە نیشانی ئەو میلەتیاندا کە زیاتر لە 80 ساڵە بەناو کوردایەتیان کردووە نەیان کردووە دەکەوت نەیان کردووە بەڵام تکا دەکەم با میلەتی گۆز دەین ئەمریکا و ئێران و تورکیا ئەو بەزمان پێ دەکەن والله ئەوانن ئەو بەزمان پێ دەکەن عێراق سەحەبی خۆی نییە تەڵا دوێنێ هاتوون بیرەنەوتیان دەست بە سەرداگرت تەڵا بەحی عادی ئەمریکا دەجیانێت دەستەکان کاکەمە لە سیاسەت دەکۆڕینەوە کا دەکەیت وەزعەکە زۆرنەوەی گەورەترەمە باز نییەگەین زۆر سپاس بە قوربان دەستەکانت خۆش کاک حەمەڕەشی گیان وەڵڵاهی بە حەقەت یعنی ئەوەی کە جێی ینی سەرنجە جێی تێڕامانە کەی بیرێک لە ژیانی ئەو خەڵکە دەکەنەوە خۆ من ئاماژەم پێکرد بەر لە ئێستا وتم ئەوان زۆر بە ڕاشکاوانە باز لە بەرژەوەندی خەڵک دەکەن بەس زەحمەت نەبێ نەدانی موچەی خەڵک دواکەوتنی دوو مانگ موچەی خەڵک ئەم بارودۆخە خراپەی خەڵک بەس بزانم لە کوێی بەرژەوەندی ئەو خەڵکەدایە ئەگەر ئێوە قسەیەک دەکەن بۆ جێبەجێ ناکەن ئەگەر دەسەڵاتداریتان پێ ناکرێ ئەگەر پارەتان پێ نادرێ ئەگەر حکوومەتداریتان پێ ناکرێ کاکە گیان بڵێن ڕایگەین ئەعلانیکەن بڵێن کاکە ئێمە بەڕاستی نەمانتوانی براگەوراتی بکەین نەمانتوانی کە سەرکردایەتی بکەین نەمانتوانی کە حکومداری بکەین نەمانتوانی بەس بۆچی ئێستا بۆ خۆتان لە خۆشترین ژیان دەژین و ئەو حاڵی میلەتە ئیعلانیکەن بەڕەسمی ئیعلانیکەن ئێستا کە عێراق دەڵێ کاکە 30 کەسە ناوی بندیوار و نازانم سەردیوار و تەنیشت دیوارە ئەلانی کەم برێن کاکە وەڵڵاهی ئەوە ڕاست نییە بە بەڵگە ڕوونیکەنەوە ئەگەر وانە ئەگەر واشە ینی بۆ دەبێ ینی چینە خەڵکێکی کەم بەڕاستی ببنە دێوزمە بەسەر ئەو موچە خۆرانە با ئەوان دەرکەنە دەری ئەلە لەقە موچە خۆرە حەقیقەکە با موچەی خۆی پێ بدرێ کاک ئەحمەد لە پیرەمەگرون بەرێ سلام عەلەیکوم وعەلەیکم السلام ورحمەت الله باشی براکەم باشی بە قوربان کاکە من لە هەندێک کەناڵەکان هەیە ئەوەی دەڵێن موچە بوونایەت و حکوومەتی عێراق من بادینیم حکوومەتی عێراق بە تایبەت حکوومەتی شیعە کاتی خۆ هەموو لێرە بوون لە کوردستانانی کوردستان ئاوی کوردستان هاوای کوردستان زۆر ڕاستە بەڵام بەداخەوە ئەمە هەموو حەجەتە جارێک دەڵێن وردبینیەکەین جارێک دەڵێن ڕقابەی مالیەتێتە کوردستان جارێک دەڵێن وەڵی ناو زیادن جارێک دەڵێن پارەی زیادمان هەردووە ئایا حکوومەت نیە پارەی زیاد چۆن هەناردووە چۆن ئەم لێستانە هەموو قایمەکانە هەمووی وردبینی لێ ئەکەن چۆن پارەی زیاد هەناردووە هەگەر حەجەت نەبیت حەجەتیان ئەوەیە بەڕێز کوردستان لاواز ببیت بین داگیر بگەن منەتەکە ڕابیدە لەسەر خودشی حکوومەتێ والله حکوومەتی کوردی هەر کەسی بیتن کورد بیتن شانازی پێواکەم هەکەر ژنێکیش بیت خراپ بیتن بەڵا ئێمە بڕێک عاقل بین بڕێک بزانین پێشکۆنم بەڵێ بابەتی کوردایەتی ئێمە کوردی خوا بە کوردی خەڵقی کردوین حاشامان لە کوردایەتی خۆمان نییە پەشیمان لە کوردایەتیمان پەشیمان نیم لەوەی کە کوردم بەڵام آخر کاکە 2 مانگە پارە نەهاتووە چەندین مانگە پارە و داهاتی ناوخۆمان هەیە باشە بۆ نایەن لەو داهاتە ناوخۆی ئەو پارەی ئەو خەڵکە بدەن بەڕێز دەبوو برات بڵێ بۆ نایەن ئەمن پیاوێکی سیاسی نیم و پیاوێکی ئابۆریش نیم پیاوێکی داراییش نیم پیاوێکی سادەمە تەنها قورئانم خوێندووە بەڵام ئایا ڕاستە عێراق ئەم حکومڕانیە ئەمن دیفاع لە حکوومەتی خۆش ناکەم بەڵام حکوومەتی خۆم حکوومەتێکی کوردیە ئایا ڕاستە پارە ناهێنێریدن ئەو تشتانە هەموو هەیە
اعلانك كاغ احمد حكومتي عراقي بابرين ظلم مال ذكاء بابين اعلاني كان حكومتي عراقي دلكاكا ليستي مانجي حوت سيو اوندا هزار كسر زيادة كردوا كاكا سروچ حكومت زيغري سروچ حكومت وزير داراي حكومتي هرم كردستان ديم دلهم ام اوشتا اصل اساسينيه اول ليستكي خلشي كردستان فرمون اول ليستي مانجي شش او مانجي حوت بابزانين سناوز بو اعلاني ناكن باشا بري حسكت راسه بلام تشتكي لي شم هيا آيا نوشمانيا 20 تريليون دينار 20 تريليون شون مرستسيا لقسكت نظام بس كم لا اويا اما 20 تريليون دينار عراق قرضاري كردستان بلا لم بارمان بدتي او بارش لاوي ببريتن او بارمان نددي ادي محكمه اتحاديه محكمه فيدراليه نقو جنابي موشات كلي سياسي بجرد ونابت ايش تشتكي بجرد باتيكل نكري با لهرمي كردستان اتفاق لقى عراق كان باتيكل نكري موسي خلق بو تيكل سياسات و تيكل چشم سياسي بكري دستكان تخوش كاغ احمد زور سباس دكم راي دوره يك ثانيه بقران يستبرون عبادات الاسلام السوداني بكان خرب تراكم نا ان شاء الله او ناكين بحاولوا قوتي خوي قبر دستكان تخوش باوچی محمد سلاوی خوا دەبێم کاتت باش باوچی محەممەد دیارە پەیوەندەکەی باوچی محەممەد پسرا بەڕێزان و خۆشەویستان ئەوەی کە بینیتان و جێبیستی بن ئەوە ڕاو سەرنج و بۆچوونی ئەو خەڵکە بوو لەسەر بابەتی کە بۆچی دەبێ فەرمانبەران لە هەرێمی کوردستان باجی گەڵەکانی ئەم حکومەتە با ئیعلانی کە بە پەیوەندی هەیە بە دوا پەیوەندی بێ قەپا دوو تەواو با ئیعلانی کە حکومەت یەک دوو سێ ئەوە بابەتەکەی لە بینی بەغدا و هەولێر حکومەتی عراق مەسەڵەن زوڵممان لێ دەکات با ڕوونی کەنەوە بە ڕوونی با بڵێن ئەو زیادەی کە دەڵێن ئەوەندە ناوە زیاد بووە با بڵێن وە نییە بەڵام هەروەها بەلیاڵی و بەغامزی ببینێتەوە بەڕاستی خەڵکیش پرسیار دەکات حەقی خۆیتی کابرا دوو مانگە مەعاشی وەرنەگرتیە کرێی نەداوە نەخۆشی هەیە بژێ و ژیانی وەستاوە بازار وەستاوە ژیان وەستاوە بەڕاستی ئایا ئەم ملەتە ئەم هەموو خوێن و خەبات و ماندووبوونیدا حەق ئاوا بەو شێوەیە پاداشتی بدرێتەوە بەداخەوە خواتان لەگەڵ